بڕیارەکەی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بۆ ڕەتکردنەوەی پەرلەمانی دیزاین کراو کاردانەوەی ئەرێنی لە ناو حیزبەکەدا بەدوادا هاتووە. لەو چوارچێوەیەدا بەرپرس و کارگێڕان و ئەندامان و ئۆرگانە جیاوازەکانی سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری لا کۆبوونەوەی ئاسایی خۆیاندا دەستخۆشی و پاڵپشتیان بۆ بڕیارەکە ڕاگەیان. هەموو بڕیارێکی سیاسی و یاسایی و هەموو بڕیارێکی ئیدارەی کە دەدرێت لایەنی سلبی و ئیجابی هەیە و ئەو بڕیارەکە کۆمەڵی دادگەریش داوێتی سەبارەت بایکۆتکردنی پەرلەمان لەبەرەوەی تەزویر کراوە لە هەڵبژاردندا پێم وایە بڕیارێکی دروستە لەبەرەوەی بە قەناعەتی من قازانجی ئەو بڕیارە زیاتر لە زیانەکانی باڵسەنگاندنی من بۆیە من پشتگیری لەو بڕیار دەکەم کە کۆمەڵی دادگەری داوێتی سەبارەت بە بایکۆتکردنی چوونە پەرلەمان لەلایەن ئەو کاندە بەڕێزانی کە دەرچوون. ئەوەی کە ئەم جارە هەڵبژاردننی و جارە زیاد دەکاتەوە ئەوەیە کە بەڕاستی دیزاین کراوە بەڕاستی سەختە کارێکە لە ڕاددە بە دەرە و گاڵتەکردنە بە ئیرادە و بە دەنگی خەڵک بۆیە پێمان وایە باشین هەڵوێستی کۆمەڵی دادگەریە کە لە ئێستادا هەر پەرلەمانی بەجێهێشتووە چونکە پەرلەمانێک کە ڕێز نەگرێت لە دەنگ و ڕنگ و ئیرادەی خەڵکی خۆی شایانی ئەوە نیە ئەسڵەن شایانیەوە جێ بهێڕێت و ئەوەش بەڕاستی هەڵوێستی گەورەی کۆمەڵ دەردەخات کە هەر شتێک پێویست بێت بۆ پاراستن و بۆ داکۆکیکردن و بۆ ڕێزگرتن لە دەنگی خەڵک کۆمەڵ ئامادەیە هەڵوێستەکە بنوێنێت. ئەندامان و کارگێڕان لا سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ دڵخۆشن با بڕیار و هەڵوێستەکەی کۆمەڵی دادگەری و دەڵێن سەرکردایەتی حیزبەکەیان بڕیارێکی بوێرانە و گرنگی داوە و ئەوانیش پێیان وایە پێویستە کۆمەڵ نەچێتە پەرلەمانێکی دیزاینکرا و ساختەوە. ئێمە وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری تا سەر ئێسقان پشتیوانی خۆمان بۆ ئەو بڕیارە حەکیمانە بوێرانە جریئانەی کۆمەڵی دادگەری دەکەین کە بایکۆتی پەرلەمانی ڕاگەاند. کۆمەڵ خاوەنی مێژوویەکی دیرینی پرسەروەری قوربانیدان خاوەنی دایان و ئەساساتی خزمەت الحەمدوللا بەبێ هیچ ئیمتیازاتێکی دنیایی بەبێ هیچ ڕەچاوکردنێکی بە بارەمادیەکانی کە هیچ شتێکی دنیایی بەدەستی ناکات کە خزمەت لە کۆمەڵی دادگەری دەکا بەڵام الحەمدوللا کاروانی کۆمەڵی دادگەری بەردەوامە و بەردەوامیش دەبێت ئینشاڵڵا پشتیوانی خۆی گەورە هەتا خاوەنی ئەو سەروەتە مرۆییە جوانە بین. ئەم دەستخۆشێکی زۆر لە برایانی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا دەکەم بەڕاستی بڕیارێکی زۆر جەریئانە و بڕیارێکی زۆر دروستیاندا بەوەی کە بایکۆتی پەرلەمان بکەن و نەسن ناو پەرلەمانێک کە دیزاین کراوە پەرلەمانێکە بە ساختە ئەندامەکانی دیاری کراوە. ئەمن بەڕاستی زۆر گەشتبین بووم بۆ بڕیارە ئەمە وەکو مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری وەکو ئەندامان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵ بە شێشی گشتی زۆر دڵخۆش بووین بۆ بڕیارە چونکە بەڕاستی ناکرێت تۆ چاوپۆشی لە بەشێکی زۆر لەو ساختەکاری و لەو فێڵە گەورەی بکەی کە لێت کراوە. دوای ئەوەی لا پرۆسەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا با پیلان و بەرنامەی دەرەکی ساختەکاری گەورە لا بەرژەوەندی چەند حیزبێک کرا کۆمەڵی دادگەری لا بڕیارێکی پێشینەدا بڕیاریدا نەچێتە ناو پەرلەمانێکی دیزاینکرا و ساختە وەکو چۆن لا مامەڵە و سەودای دیزاینەکەدا نەبووە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.